بەخێر هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەم و لە خۆی گەورە دەپاڕێمەوە کە ڕۆژە و نوێژی هەموو لە یەکتان قبول بێ ئینشاءالله. بەڕێزان ئەمڕۆ دیسانەوە ئەمەوێ باسی دراوی ئەلکترۆنی پیتبۆل بکەم کە من قەدیم ڤیدیۆیەکی تریشم لەسەر پیتبۆل دروست کردبوو، بەڵام بە پێویستم زانی کە دیسانەوە لەسەر ئەو دراوەی ڤیدیۆ دروست بکەم چونکە هۆڵدێرەکانی و هەروەها کۆمونیتی ئەم دراوە بکەین و پێشکەوتنی ئەم دراوە کە بەڕاستی لەمەوەی چەند مانگەکەوتووە چەند سەرکەوتنی گەورەی بەخۆوە بینیوە ئەم دراوە. مانەوەی خوا سڵاو هاوڕێیان، هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاءالله. بەڕێزان دیسانەوە منی هاتمای لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەکە یەکەم جارە ئەو چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لەڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەڕامبەر ئەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەن 6 چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ هاوڕان، هەر سەبارەت بە دراوی ئەلکترۆنی پیتبۆل کە چەند مانگ پێش ئێستا من ڤیدیۆیەکی تریشم دروست کرد سەبارەت بەو دراوە ئەلکترۆنیەی، چونکە سەرکەوتنێکی زۆر گەورەی بەخۆوە بینیوە ئەم دراوە، بە پێویستم زانی دیسانەوە ئاگادارتان بکەمەوە لەو دراوەی بۆ ئەوەی کەمێک لەو دراوە تەنها بێ و هۆڵدی بکەن کە نرخەکەیە بینن و ڕوتبە و نێتوەرکی لێرە نابینن کە بەڕاستی 68 ملیۆن دلار مارکێت کەپی ئەم دراوەیە کە زۆر باشە و هەروەها 3 ملیۆن دلاریش مارکێت کەپی ڕۆژانەی ئەم دراوەیە و مەکساپلای دراوەکە 100 کوارتلیۆنە. لێرانە باوچینەوە سەربەشی مارکێت کە لە هاتبیت و هەروەها کوین تایگەریش و چەند سەرڕاف لاتوکەن و چەند سەرڕافی تر لیست بووە. بەڕاستی دراوەکی زۆر باشە لەمەوەی کورتەکە هاتووە، چونکە پشگیری و ئەو کەسەی کە پشگیری لەو دراوەکە دیارە تیمێکی زۆر بەقووەتە. بەڕاستی باوچینەوە سەربەشی هۆڵدێرەکانی بزانین کە لەو ماوە کورتەی کە هاتووە چەند کەسی بەلای خوا ڕاکێشاوە کە لێرانە هەروەکو بینن 485,461 هۆڵدێری هەیە کە زۆر باشە و هەروەها لە بەشی کۆمونیتی تویتەری ئەم دراوە بابزانین لە تویتەرە چەند فالوێری هەیە، 143,000 فالوێری هەیە و ئێوە ئەتوانن بێن ناو تویتەری ئەم دراوە بۆ ئەوەی کارە گرنگەکان و هەروەها نەخشە ڕێگای ئەم دراوە کە لە تویتەرە و هەروەها توکەنسوزی ئەم دراوە کە لە تویتەرە ئەیلانەکەن بۆ ئەوەی تویتەری ئەم دراوەشتان هەبێ و لە دەنگ و باسە گرنگەکانی بێبەش نەبن کە یەکێکە لەو دراوانەیە کە زۆرترین سێرچی هەبووە لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان و لێرانەش لە بەشی وێبسایتەکەتوانن بچنە ناو ڕوتمەپ و نەخشە ڕێگای ئەم دراوە. تەنها من هاتم دیسانەوە بە ئێوە بناسێنم ئەو دراوەی ئازیزان بۆ ئەوەی کەمێک لەو دراوە تەنها بێوە هۆڵدی بکەن، لێراتوانن بێنە ناو وێبسایتی دراوەکە و نەخشە ڕێگا و توکەنومیکی ئەم دراوە بەڕسی بکەن. کاروەکو گوتم من هیچ سیگنالێک بۆ کڕین بڵاو ناکەمەوە، بەڵام ئەم دراوە یەکێکە لە باشترین دراوەکان، هەر زەرەر و قازانجێک لە ئەستۆی خۆتانە بەڕێزانم، واتە من هیچ زەرەر و قازانجی ئێوە لە ئەستۆ ناگرم، دواتر خۆتان بڕیار لەسەر کڕینی ئەم دراوە بدەن بۆ ئەوەی هۆڵدی بکەن و لە داهاتوودا زیاترین قازانج بکەن. و هەروەها بابچینەوە سەربەشی توکەنسوزی ئەم دراوە لە بەشی هۆڵدێرز کە هەروەکو لێرە نابینن کە 52% توکەنسوزی کردووە ئەم دراوە کە بەڕای من ئایندەی ئەم دراوە زۆر باشە و ئێوەش لایەنێکەم هەندێکتان هەبێ بۆ ئەوەی سبەی چەند سفری کەم بکاتەوە ئێوەش سوودمان بن. هەر ڕەخنە کۆمنت پرسیارێکە بوو لە ژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوب بنووسن، من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر، وهەروەها بەرنامەیەکی تر. هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەڵ.